عەبدوڵڵا سەیدمورادی برای جەبارە کە لە ساڵی 1970 زاینی لە بەندیخانەدا بێسەر و شوێن چوو هەرگیز نەدۆزرایەوە. دایک و بابی بۆ گەلێک ساڵان دەیانەوێت بزانن چی بەسەر هات. ئەوانە دایک و باوکی عەبدوڵڵانە بۆ ئەوەی ئارامیان بکەمەوە دەڵێم هیوادارم کە ئەو هەروە زیندوو بێت. بە گوێرەی ڕێکخراوی لێخۆشبوونی نێونەتەوەیی جەبار یەکێک لەو لانی کەم 5,000 کەسەیە کە زۆربەیان چالاکانی گەنجی سیاسین ئەوانەی لە ساڵی 1970 بە زۆر بێسەروشێن کران یان لە سێدارە دران. ئەوان دەڵێن ژمارەی ڕاستەقینە لەوەش زیاترە و تاران هەرگیزدانی بەو کوشتانەدا نەهێناوە و ناڵێت تەرمەکانیان لەکوێن یان چارەنووسی ئەوانەی بێسەروشێنن چیان بەسەر هاتوو. ئەو تاوانە هێشتاش زیندوو چالاکە تا ئەو کاتەی ئێران کە لەژێر پرسیاردایە بەرپرسیارەتی دەگرێتە ئەستۆ کە ئەو خەڵکە چیان بەسەر هات. لە ڕێگای سەدان وتوێژ و بەڵگەنامەکان ڕێکخراوی لێخۆشبووی نێونەتەوەی بە وردی زانیاری سەبارەت بە هەزاران چالەکی بەندکراوی سیاسی دابین دەکات کە لە سێدارە دران یان بێستەر و شوێن چوون دوای ئەوەی خومێنی فتوای کوشتنیدان. گەلێک لەو کەسانە پشتیوانانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق بوون کە دەستی بە خەباتی چەکداری کرد. چەند حەوت و دوای فتواکە ئەمنستی دەڵێت ڕێژیم هەوڵیدا لە ڕێگای کوشتنی بە کۆمەڵی بەندکراوانی سیاسی ئۆپۆزیسیۆن پاک بکاتەوە. وەک ئەمنستی دەڵێت ئەو گیراوانە لەلایەن کمیتەی مەرگەوە بڕیاریان لەسەر دەدرا. کاربەدەستانی دیاریکراوی حکوومەت کە زۆر دڵخوازانە بەشداری ئەو بێسەر و شوێنکردن و کوشتنانە بوون ئەمڕۆ هێشتا لەسەر دەسڵاتن نەک لە حکوومەتدا بەڵکو لە سیستەمی دادوەریدا کە دەتوانن لە گەیشتن بە مەسەلەی داد پێشی ئەو مەسەلەیە بگرن. دو ساڵ پێش تۆمارێکی دەنجی بڵاوکرایەوە کە دەنجی کاربەدەستانی باڵای ئێرانی تێدا بوو بە وردی باسی کوشتنی بە کۆمەڵیان دەکرد. تاران ئەوانەی کە ئەو تاوانیان ئەنجام داوە بە قارەمانیان دەزانێت کە بەرگریان لە داگیرکەران کرد. ڕێکخراوی لێخۆشبوون دەڵێت حکوومەتی ئێران درێژە بە ڕێبازی سەرپۆشدانان و دانی زانیاری هەڵەدەدا و گۆڕی بە کۆمەڵی لەناو بردووە و نایهەوێت ئاشکرای کات ئەوانەی کوژراون و بێسەر و شوێنن لەکوێن. هەرگیز نەمتوانی گۆڕی منداڵەکانم ببینم دەمەوێت منیش نەمێنم و بچمە لای ئەوان. ڕێکخراوەکە دەژڵێت لە سێدارەدان و بێسەر و شوێنکردنەکان وەک تاوان لە دژی مرۆڤایەتیە و بەجددی داوا لە ئێران و نەتەوەی گرتوەکان دەکات کە دەست با لێکۆڵینەوە بکەن کە سەرنجام داد بێتە دی.